پێنج هەزار مرۆڤ لە شاری هەڵەبجەدا لە ماوەی چەند کاتژمێرێکە بەهۆی بۆمبێکی نەگریسەوە بوونە قوربانی. 5,000 گەنج، منداڵ، پیر، ژن، پیاو، هەر کەسە و سەرقاڵ و بە ژیانی خۆیەوە لەپڕ بە بڕیارێکی نەگریس، بە بڕیارێکی دڕندانە بڕیار درا کۆتایی بە ژیانیان بهێنرێت. 5,000 مرۆڤی بێتاوان لەم شارەدا بوونە قوربانی، جگە لە باڵندە و ئاژەڵەکان کە ڕەنگە بەس خوا بزانە ژمارەیان چەند بووە. 5,000 بەز مرۆڤ بەڕاستی کارەساتە، کارەساتێک کە هەرگیز لە مێژووی کورد و کوردایەتیدا ناسڕێتەوە و هەمیشە دەمێنێتەوە. 16ی سێ ئەو ڕۆژە بوو کە بووە مەرگە ساتی هەڵەبجەیەکان. هەموو ساڵێک لەم کاتەدا یادی ئەم کارەساتە دەکرێتەوە و خەڵکی دێنە سەردانی ئەم جێگەیە و ئەم مۆنۆمێنتە. بەڵام پرسیارێک هەیە لە دیدی هەڵەبجەیەکاندا دەوترێت هەموو ساڵێک لە 16ی سێدا هەڵەبجە وەکو دەڕابەی دوکانێک وایە، ئەم دەڕابەیە بەرز دەکرێتەوە و کۆمەڵێ مەسوول و بەرپرسی هەرێمی کوردستان دێن وەک دوکانێک بەکاری دێن و پارەی تێدا پەیدا دەکەن. هەندێک کەس پێیان وایە ئەم مۆنۆمێنتە و هەڵەبجە بۆتە دەغیلەیەک لە 16ی سێدا پڕەکرێ و لە دوای ڕۆژانی دیکە دەغیلەکە خاڵی دەکرێت. ئەوەی دەمێنێتەوە بە دەستبەتاڵی بۆ خەڵکی هەڵەبجەیە. باشە، بۆ دەبێت هەڵەبجە ئەم کارەساتەی بەسەر بێت و جارێکی دیکە کارەساتبار بکرێتەوە. چی بۆ هەڵەبجە کرا نازانم، چه خزمەتێ بە هەڵەبجە کرا نازانم. ئەوە کرا بە پارێزگایش، ئەی چه خزمەتێتر کرا هەر نازانم. وەڵامی ئەم پرسیارە خودایە ئەبێ لای کێ بێت. بۆ هەڵەبجە دەبێت وەکو مارکێتێک وابێت، وەکو دەغیلەیەک وابێت بەرپرسەکانی هەرێمی کوردستان ساڵانە پارەی تێدا پەیدا بکەن. لە 16ی سێدا هەڵەبجە چاو و دڵ و ڕۆحی هەمووانە. لە دوای 16ی سێ کەس نایناسێتەوە هەڵەبجە کێیە و خەڵکی کوێیە و لە کوێوە هاتووە. هەتا ساڵێکی دیکە ئەبێ هەڵەبجەیەکان چاوەڕێ بن بزانن کێ دەدێتە سەردانیان. لە 16ی سێدا هەڵەبجە کیبیاباران کرا. لە 16ی سێدا هەڵەبجە پارەی تێدا پەیدا دەکرێت، دەغیلەکە پڕ دەکرێت و ئەو وڵاتانەی کە دێنە سەردانی هەڵەبجە و کۆمەک و هاوکاری پێشکەشی ئەم شارە دەکەن. ئەیکوا چه خزمەتێ بە هەڵەبجە و هەڵەبجەیەکان کراوە، کوا شەقامە جوانەکانی کە وەکو شوشەوا بێت و وەکو بەری دەست سفت بێت، کوا کۆشک و تەلارە جوانەکان. دەوترێت لە 16ی سێدا مەطعەم بەرناکەوێ، دەوترێت ئوتێل بەرناکەوێ، دەوترێت لە بەرجمەی خەڵک هەڵەبجە بەرناکەوێت. دوای 16ی سێ هەڵەبجە خاڵی دەبێتەوە لە هەموو ئەم شتانە. ئای خودایە، کارەساتە بەڕاستی. هەڵەبجە دوو جار کارەسات بارە، جارێک حکومەتی عێراقی بوو، جارێک حکومەتی هەرێم کارەساتی هێناوە بەسەر هەڵەبجە و هەڵەبجەیەکاندا. خودایە بەڕەحم و بەزەیی خۆت، خودایە بەڕەحم و بەزەیی خۆت ئاوەڕ بدەیتەوە لە هەڵەبجە و هەڵەبجەیەکان. باچی تر وەکو مارکێتێک و وەکو دەڕابەی دوکانێک و
وەکو دەغیلەیەک ئەم شارە سیر نەکرێت و نەبێتە شوێنێک بۆ پەیداکردنی پارە لەلایەن بەرپرسەکانی هەرێمی کوردستانەوە. ئامین یا ئەرحەم الراحیمین. دەوترێت لە 16ی سێە بەرپرسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵەبجە وەکو دوکانێک سەیرەکەن، دەڕابەکەی هەڵەدەنەوە، پارەی تێدا پەیدا دەکەن و دوایی تێ دەڕابەکە داخەنەوە. تا چەندەمە ڕاستە دەڕابەکە داخەنەوە. وەڵی من زۆر بەجددی لەگەڵ ئەو قسەی بەڕێستم ڕازە فەرمی، بەڵام خەڵکی هەڵەبجە خۆی تاوانبارە، چونکە ئەگەر مەسەلەن خۆی بەرپرس نەبێت لەمە پێویستە خەڵکی هەڵەبجە خۆی نەیەڵێت مەسوولەکان لەم 16ی سێ هەڵەبجیان بکەوێتەوە بیر، ڕێگر بن لە بەردەم یادکردنەوە و هەموو مراسیمێکی کیمیابارانی هەڵەبجە. و پێویستە ئەو کەسانش کە یان هەڵەبجە هەر لەو کاتەدا لەبیر نەکەن، مەسەلەن کاتەکانی کە بزانن هەڵەبجە مەسەلەن پێویستی بەچێتی لە ڕووی ئاودانکردنەوە، لە ڕووی پرۆژەوە، لە ڕووی ئەو بوارانەی کە هەموو نوقسانیە و هەڵەبجەش وەکو شارەکانی کە با خزمەتگوزاری بۆ بکرێت. هەڵەبجەش ئەو هەموو نەهامەتی و ناڕەحەتیانی بەسەردا هاتووە، پێویستەکە مەسەلەن ئاورێکی لێ بدرێتەوە، داوا لە حیزبەکانەکەین، داوا لە لایەنە سیاسەکانەکەین، هاوکار بن لە ئاوادانکردنەوەی هەڵەبجە، یەکگیر بن، مزایدی سیاسی نەکەن بەسەر خاکی هەڵەبجەدا. هەڵەبجە پڕ بە پڕی خۆی خوێن و شەیدیاوە. هیوادارین خەڵکی هەڵەبجە لەمە زیاتر نەچۆسێتەوە، هیوادارین خەڵکی هەڵەبجە دڵخۆش ببێت لەلایەن بەرپرسانەوە بتوانن بەلانی کەمەوە کەمێک لە برینەکانیان چارەسەر بکەن. کاتە توانین بڵێ هەڵەبجە و دەغیلەیەک وایە پڕی ئەەکەن و دوای خاڵیەکەن. بەتەکید هەروە بووە، تا ئێستاش هەروە بووە، چونکە ئێمە خۆمان بینیمانە هەڵەبجە هەر لە 16ی سێدا ڕاگەاندنەکان باسەکرێن و کۆمەڵە مەراسیم ئەکرێت و کۆمەڵێ بودجە و پارەی بۆ سەر بەکرێت و کە هیچیش ینی زەرور نییە زەرور ئەوەیە پرۆژەیەک مەسەلەن دەستکەن بە دابینکردنی پرۆژەیەک بۆ هەڵەبجە، نەگەر لە 16ی سێ بێن کۆمەڵێک یادەوەری خەڵکی زام و برینی خەڵکی هەڵەبجە بکولێننەوە. پێویستە هەڵەبجە خزمەتی زیاتری بۆ بکرێت. توانین بڵێن هەڵەبجە بەقەدەر ئەو قوربانەی کە داوێتی خزمەت نەکراوە، هیچ خزمەتێکی بۆ نەکراوە، وەرە بەراورد بکرێت لەگەڵ شارەکانی کە ئێمە خۆمان هەڵەبجەین، حەز ناکەین بە شێوازێک بڵێن هەڵەبجە لە شارەکانی کە جیاواز بێت. با هەڵەبجە وەکو شارەکانی کە کۆمەڵێک پرۆژە و کۆمەڵێک مەشروعی بۆ بکرێت تاوەکو خەڵکی هەڵەبجەش دڵخۆش بێت، تاوەکو خەڵکی هەڵەبجە جیاواز نەبێت لە شارەکانی کە فەرموو ئێستا بووە بە پارێزگا بەس بەناو بووە بە پارێزگا. سڵاو خۆشەویستانم، خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بووین و میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆژ لەگەڵ کامێرمانی هاوکارم هاوکار عەلیم پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە. ئەمڕۆ چوونەتە خزمەتی هاوڵاتیانی شاری هەڵەبجەی خۆشەویست. دەمانەوێت لە هاوڵاتیان بپرسین ئایا وەک هەڵەبجەیەکان دەڵێن هەڵەبجە لە 16ی سێدا وەکو دوکانێکی لێ هاتووە و بەرپرسەکانی هەرێمی کوردستان دەڕابەکەی هەڵ ئەدەنەوە و پارەی تێدا پەیدا دەکەن و یاخود وەکو دەغیلێکی لێ هاتووە هەڵەبجە پڕ دەکەن لە پارە و دواتر خاڵی دەکەن و خێروبێرەکەی بۆ خۆیان دەبەن بەبێ ئەوەی بۆ خەڵکی هەڵەبجە خەرج بکرێت. تا چەند ئەم بۆ چوونە ڕاستە، تا چەند لە 16ی سێدا هەڵەبجە تەنها لە یادی بەرپرسەکانی حکوومەتی هەرێمی کوردستانایە و دوای 16ی سێ کەس بیری نامێنێ هەڵەبجە چ خەمێکی هەیە. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین بابزانین ڕابۆ چوونەکانن چییە سەبارەت بەم بابەتە. فەرموو بە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. کێشەکە پارە خواردنەکەیەوە هەرەوەی لەم دەڕۆژە ئەیبینی کارەبا هەموو شتێک بەس لە دوای دەڕۆژەکە حسابکە سووریایە کە مووسڵام لە حسابکە مووسڵەوە کاولیەکە هەچی بەرپرسەی ڕۆژی 16ی سێ وعدێکی درۆی نەئەدا و فەرچێکە دایەخەن و ئەو ڕۆژە هەڵیەکردو داینانین بڕۆناتم ئەم 16 بڕۆ نەکەم داینە بەس بەردەکان داناوە لەوتە 16ەکەی تێ ترافیکە بکەوێتە کارە واتای 16 سێ نەجاتبوونی ئەو کۆمەڵە شەیدەیە نەجاتیان بۆ لە کورسانەوە هیچ مانایەکی تری نییە. وەڵا وایە ڕاستە بەڵێ وایە برا
هەردەوام بە بزانم مەعانەتیەوە چییە؟ والله معاناتی مەشی ئەو گەنجانەیە خەڵگەمی بەتاڵە و معاش دەکاتی خۆیان نایەتر مەسەلەکە ئەوەی بەتاڵی نەوەڵام بەتاڵ نیم خەڵکی تایە بەتاڵە گەنج تایە بەتاڵە باشی هەڵەبجە چییە گە لێرە بیگەێنی؟ والله خەمی هەڵەبجە چییە بڵێن چییە؟ خەڵکە هەمووی یا خەمێر کێشەی ئەو موچەیە ئەو شتانەیە تا چەند پێ دوایە تەنها لە 16 سێدا هەڵەبجە ئەکەوێتەوە بیری بەرپرسەکانی حکوومەتی هێرەمێتە دوایی هەڵەبجان بیر نامێنێت. بەتاکی دوایە لەو کاتەیەتر دوای سێ چوار ڕۆژ دوای وەڵێ خێڵان نامێنێت کێشەکە پارە خواردنەکەیەوەتەوە هەرەوەی ڕاستە دەوترێ وەکو دوکانێک وایە بەڵێ وایە بەڵێ هیلەکە پڕ بوو خاڵی ئەەکەن و ئەڕۆن ئارەوەڵا ڕێک وایە بەڵێ بۆ چوونی دۆت وڵا بۆ چوونی منە شارە شارێکی بەجددیشی لەسەرکەم بیکەن نمونەیەوەی پێ دیار بێ پارێز بیکەن بە پارێزگات ئەو شوێنانە بخەنە سەری شارێکی داخراوە بڵێ ئەو شوێنانە بخەنە سەری بکرێتەوە شارەکەت بۆ گەنجەکانی باشترە. چەند پرۆژەی خزمەت گوزاریتان بۆ کراوە؟ پرۆژە کراوە پرۆژەی خزمەت گوزاری کراوە بەستر تا ڕادەیە تاوی گشتی نەکراوە. ئێوە لە 16 سێدا ئەوەندەی برینەکانتان ئەکولێنرێتەوە ئەوەندەی خەمەکانی کیمەباران ئەخرێتەوە یادی ئێوە بەقەدرەوە خزمەت دەکرێن؟ بە تاواتینە بە بۆچوونی من باڵێ وەکو کەسێکی هاوڵاتێکی هەڵەبجە هاونیشتیمانیە خەمتان چییە؟ وای خەم هەمووی خەمیەتی هەموو نەبوونی پارە و نەبوونی هەموو گەنجێگە چاک ئاواتیەوەیە چەند هینێکی هەیە ئەوەندەی کە ئێوە لە 16 سێە برینەکانتان ئەکولێنرێتەوە یادی هەڵەبجە ئەکرێتەوە یادی دیکی میابارانەکە ئەکرێتەوە بەقەدرەوە خزمەت کراوە؟ نەخێر هیچ چی کراوە ئەڵێ پارێزگا بووە بە پارێزگا کووە هەر بەناو پارێزگایە کەواتە یادکردنەوەی 16 سێ چه سوودێکی بۆ ئێوە هەیە؟ هیچ سوودی نییە من وەکو گەنجێکی هەڵەبجە هیچ سوودێکی نییە هیچ بەلای منەوە یادەژار نەکرێتەوە باشە چکە هەمووی هەر برینەکانمانە کولێنەوە هیچ وترێت لە 16 سێدا هەڵەبجە وەکو دوکانێکی لێدێت لەلایەن بەرپرسەکانی حکوومەتی هەرێمەوە دەڕابەکەی هەڵەدرێتەوە بۆی داکردنی پارە و گیرفانفڕکردنی خۆیان و دواتر دەرگای دەڕابەکەدا ئەخەن و ئەڕۆنەوە تا چۆنەمە ڕاستە؟ وڵی ئەوە پێشتر ڕاست بوو ئەوە پێشتر بەڵام لە ئێستا حکوومەتی هەرێم پێم وایە هیچ پێویستی بەو دەڕابە و مەڕابنی ئێستا داهات هەیە شتیتر هەیە نەوت هەیە ئێستا دەڕابە هەڵدەیتەوە داخێتەوە هاوارکەی هاوار نەکەی حکوومەتی هەرێم یا حکوومەت نه حکوومەت بێدەسەڵاتە حیزبەکان بەدایبەتیژە و حیزبەکان ئەوان ئیشیان ماشیە ئیتر دەڕابەکە داخی 16 سێ هاوارەکەی هاوار ناکەی کۆمەڵە شتی بچووک ئەکرێ مەبەستم ئەوەیە دەڕابەکە ئەکرێتەوە لەنە بەرپرسەکانەوە ئەو وەفدانەی کە سەردانی هەڵەبجە دەکەن پارەکانیان هێن بۆ هەڵەبجە ئەوان ئەیبەن بۆ خوان و تاوە مەبەستەکە من ئەمەیە ئەوە حقەتە ئەگەر نوێشی بن هەمووی بەشێکی زۆر کەمیان لێرە سەرفەکەن و ئەوش حاڵی ئێمەیەکەی لێ لە چەشنی دەخیلەیەکە دەخیلەکە کە پڕ بوو خاڵێکەن و ئەڕۆن هەروە بووە چەند ساڵە خۆیانی پێوەڵە کێشن لە وڵاتانە خاوەنی ئەوە شەهید و خاوەنی ئەوە ئەنفال و خاوەنی هەڵەبجە هێرۆشیمایە بەڵام نەگەرە هەڵەبجە شوێنەکانی تریش بڕۆ سێری قەڵازیەکە سێری پێنج جوێن کرد هەر وێرانە هەڵەبجە هێشتا بڵم لە چاوانە زۆر باشە یعنی تا حد شتی بۆ کراوە بەڵام شارەکانی تر زۆر شوێنمان هەیە وێران مجەمەعی سەمود بڕۆ خەڵک نان نییە نان هەیە نان بەڵام خەڵک ناژی وەکو وڵاتێکی ساحب نەود ناژی وەکو وڵاتێکی خاوەن نەود ناژی وەکو وڵاتێکی حیچ کە نەزەراعەت هەبێ نەوت هەبێت ئاوا ئەژین لە 16 سێدا لە 16 سێدا ئەوەندەی برینەکانیەوە ئەکولێنرێتەوە جارێکی تر ئەوەندە خزمەت ناکرێت بە حقیقەت برینەکانمان ئەکولێنرێتەوە ئەم هەموو باسە ئەدرێتەوە لە تەلەڤیزیۆنەکان لە کەناڵەکانە ئەیبینینەوە خەفەتی پێخۆین کە ئەو وێنانە ئەبینینەوە زۆر خەفەتی پێخۆین حق حکوومەت بێدەسەڵاتە من قەناعەتمە حکوومەت وەزیرێکە کارمەندێکی وەکو تێکراوە بە وەزیر بەڵام دوو حیزب دەستیان کردەوە بەسەر شتەکە حق ئەو دوو حیزبە بێن ئیش بکەن بۆ ئەو خەڵکە تێگەی ئەو داهاتە ئەوەی کە هەیە داهاتی نەوت نەیشارنەوە لە خەڵک بۆ کوێ بن کوا سەرکردەکانی جیهان هەمووی جێهێشت بۆ کوێ بن ئەوە 50 ساڵێکی ژیا بەخۆشی بۆ کوێ بە یادکردنەوەی هەڵەبجە چ سوودێکی هەیە بۆ ئێوە؟ وەڵی سوودەکەی تەنها بڵێن لە ڕووی ئەعلامی و
وڵاتان کورد ئەناسێ بۆ ئێمە بۆ ئامی کوردستان سوودی هەیە هەر بۆ هەڵەبجە سوودی نییە بۆ ئامی کوردستان سوودی هەیە خەڵکی بۆ ئامی بڵم کوردستانەکانش هەر چوار پارچە هەر بۆ هەڵەبجە نییە سوودەکەی کوردی پێ ڕاتە پێشەوە لە وڵاتان و لە ناو گەلانی جیهان زۆر زۆر ڕاستە یعنی ئەوەی کە لە هەڵەبجا گوزەرێ هەتا دە ڕۆژ پێشە شانزەی سێ یعنی دووبەیەکە بۆ خۆی هەڵەبجە دووبەیەکە بۆ خۆی بەس لە دوای شانزەی سێوە ئەو ساڵەیە کە کیمیایی لێداوەتەوە یعنی ئەوەنە ڕوو لە وێرانەیە کات ئەوەنە وێرانە بێتەوە پێشەوە بەس لە ئەو کاتا ئەوەی بەرپرسە دڵسۆزی دەرەبرێ تاجە گوڵێن بۆ سەر گۆڕەکان بۆ ئەملا بۆ ئەولا ئەوەی بەرپرس و مەسوولی ئەم وڵاتەیە هەمووی دێ بۆ ئێرە بەس لە دوای ئەوە دوایەکشا بڕۆ بۆ لایەن مەسوولەکانیان بۆ لاو دەسەکە نەملو هاوبەشی خەمتانین دوایەکشا بڕۆرۆ بەس بڕۆرە پرزگەکەی هەر بۆ پرزگەکەی بڕۆی بۆ لای لەوە ئەچێ مانگێ سەرە بنووسی نەتوانی بڕۆیتە پرزگەکەیشی ئەمە ئیترەمە ئاتیەم و هەموو حیزبەکانە لە ئیران ئەم نەڵێ ئیسلامی و ئیلمانی هەمویان وەکو یەکوان هەمویان لە شانزەی سێ هەڵەبجانەکەوێتەوە بیر بەس کە لە دوای شانزەی سێ ئەوە سانە خوانێ بڕ ئەوە کارەباکەی ئەیبینی خوا ئاگای والی عیبمان نییە ئاو عیبی نییە بە حسابێ معاش چاک بکرێ کە سوکاری شەیدان معاشی ئەدرێتێ هەموو شتێ بەس لە دوای ئەوە هیچ ئەسڵ و ئەساسی نییە و لەم دەڕۆژە هەڵەبجەکەوێتە ئیسراحەت دەڕۆژ پێش شانزەی سێ بەس لە دوای شانزەی سێ قبرتان لەسەر هەڵەگیرێ ئەرە وەڵی لەم شەشن لەم دەڕۆژە ئەیبی نییە کارەبا هەموو شتێ بەس لە دوای دەڕۆژەکە حساب بکە سووریایە کە مووسڵام لە حساب بکە مووسڵەوە کاولیەکە باشە جگە لەوەی کە لە شانزەی سێدا برینی ئێوەی هەڵەبجەی دەکوێنرێتەوە چ شتێکی دیکەتان پێشەشەکرێت واللهی ئەوەیە کە یعنی لەوە چێ لەگەڵ ڕێزمە یعنی ئەو وەعدانەی کە ئەدریەوە ئەوە کە سوکاری شەهیدان یعنی زۆر زۆر ناخۆشە کە ئیسا مەسوولەکانیان بۆیرا بەرپرسە باڵاکان هەنێ وەعدیان پێدرێ بەسەر چاوم و بەسەر دڵمیان دەسەگنە سنگیانەوە لە دوای ئەوە کە ئەو وەعدانیان پێنادرێت زۆر لەوە ناخۆشترە زۆر لەوە ناخۆشترە کە شەهیدیان داوە بۆ لەم هەڵەبجە یعنی بڕیارەکانیان هیچ دەورێکی نییە ینی زۆر ناخۆشترە بۆ ئەوەی کە کە سوکاریان لە دەست داوە ئەوەنە بەڵێنی درۆیان پێ ئەدان یادەکە چ سوودێکی وەڵای یادەکە لە هیچ ئەوەسانێ ترافیکەکان ئەگەر بەحسا ترافیکدان دێ لە هەڵەبجە ئەگەر شانزەی سێدانەنرێ حەڤەی سێەوەی تر بۆ ساڵێکی تر ئیشەڵا لەوە چە بناغەکەی هەمتر دەست پێ بکەنەوە بکەوێتە حەڤەی سێ هیچ دەورێکی نییە چونکە هەتا شانزەی سێ ئەوەی بکرێ ئەکرێ ئەوەیشی نەکرێت ناکرێت ئەمە ڕاو بۆ چوونی هاوڵاتیەکی شاری هەڵەبجەیە کە دەڵێ بەنیازن ترافیکمە بۆ دابنێن لەم ماوەیەدا ئەگەر لە شانزەی سێ دانرا ئەوە خێر علاخێر و دەستیان خۆش بێ ماڵێ ناوە بێ ئەگەر کەوتە حەڤەی سێ و بە تەمای نەبین بەوتێم هاوڵاتیە لە دە ڕۆژی پێش شانزەی سێە تا چەند ڕۆژێک دوای شانزەی سێ کارەبا هەیە ئاو هەیە وەزعی خەڵک خۆشە وەکو دوبەی لێ دێت وەک دەوترێت عەزابی قەبریان لەسەر هەڵدەگیرێ لەم ماوەکەمەدا ئەمە ڕابۆچوونی هاوڵاتیانە کە دەڵێن جگە لە کۆمەڵێک بەڵێن کە ئەدرێ بە کەسوکاری شەهیدان و قوربانەکانی کیمەبارانی هەڵەبجە کە کۆمەڵێ بەرپرس سەردانی ئەم جێگەیە دەکەن کۆمەڵێ بەڵێن ئەدەن کە دواتر خاوەنی بەڵێنی خۆیان نین و بەڵێنەکان نابەنە سەر و هەڵەبجە دەبێتەوە بۆ هەڵەبجەی کە یەکە پڕۆشکی میاکەی لێدراوە ئەمە داخ و ئاهەو نزوڵەی خەڵکی هەڵەبجەیە ئێمە بەردەوام دەبین با بزانین خەڵکی هەڵەبجە چ سکاڵایەکی دیکەیان هەیە سەبارەت بەیادکردنەوەی شانزەی سێ و شانزەی سێ چی بەوان دەبەخشێت ئێوە لەگەڵمانە بن پەیامەکان زیاتر بۆی دەگوازیلەوە فەرمووە بۆ شانزەی سێ چیت هەیە جا وەڵای هیچ نییە بەخوای گەورە هەرچی بەرپرس هەیە یەت ڕۆژی شانزەی سێ وعدێکی درۆینە ئەدا و فەرچێکە دایەخەن و ئەو ڕۆژە هەڵیەگردو با پێ بڵێ موزوعی و دەڕابەیە چییە دەڕابە چییە دوکانێکە هەڵیەدەن و دایەخن دەخیلەکە خاڵیەکەن ئەڕۆن بەڵا قوربان ئەوی زۆر بەرپرس ناتوان بێن ناو شار بۆچی لە مەزارەکەەوە یەنە ناو مەزارەکە و سووگە گەڕێن و لەبەرەوە شارەکە زۆر جوان نییە هیچ نەکرا بۆ شارەکە ناوەڵە بە پێی پێویست نەخێس
کەواتە شانزەی سێ چ سوودێکی هەیە بۆ هەڵەبجەیەکان یادکردنەوەکەی حەچی نی کولانەوەی برینە بەڵێ بە تاچی وایە وەڵی هیچ نابەخشێت هیچ شتێک نابەخشێت هیچ گۆڕانکارێک نیە لە شانزەی سیە هە بەڵێنێکە وعدێکی درۆیە و هیچ شتێکی تر وەکو کاکەی وتی فەرشێکی داخراوە دوای یاڵەگرن و تاو کۆمەڵێ مەسوولیەن کۆمەڵێ پارە کۆمەڵێ درۆ کۆمەڵێ قسە هیچ مانایەک نابەخشێ بەڕاستی حەچی بڵێ هیچ کەواتە ئەو مۆزوعی دەڕابەیە ڕاستە وەکو دوکانێک وایە دەڕابەکە ئەکەنەوە بۆ پەیداکردنی پارە و دواتر دەغیلەکە خاڵیەکەن و ئەڕۆنەوە بەڵێ هەر سعاتێ دو سعاتە لەوەنە ئەوەی تۆ دەمەزایدە بەسەر کە سوکاری شەیدان و نفالە کرێت و تاوارەوەی هیچ بەڵێنە هیچ وعدێکیان نەبووە تا ئیسێ کراوە بەڵام ئەوە نییە یعنی خەڵک دڵخۆش بێت کە سوکاری شەیدان دڵخۆش بێت هیچ شتێک نەکراوە تا ئیسێ باسی ترافیکەکە و ترافیکە چییە؟ ئەو ترافیکە بەردی بناغیان داناوە بۆ نزیکی شانزەی سێ بەڵام دوایەوە ئەگەر شانزە سێدانەنرێ دائەنرێ دوایەوە شانزەی سێکە لەوتی داینن یەکێ دانەنرا داینانن بڕۆ ناکەم ئەم شانزە سێ بڕۆ ناکەم داینە بەس بەردەکان داناوە لەوتە شانزە سێگەی تر ترافیکە بکەویتە کارە لەبری ئەو ترافیکە بۆ ماوەی ئەم ساڵە چی دانرێت چرا دانرێ بڕوا ناکەم چراش دابنرێت 6 ساعت کارەبای هاوینە دەنوتەوە دیزاینەوەی نەخشەکەی کە باز لە عالەمی تورکیاکە بەڵێ هێمە لەسەر عەلەمی هەر شوێنێ بێ مهم وەیە خزمەت بەم شارە بکە کاکێ مهم وەیە خزمەت بەم شارە بکە نە کاکەرێکی مزایدە پێشێ هەر لایەنە مزایدە بەسەر هەڵەبجەوە بکە و هەڵەبجێکەکانی لە دوای هەموو کەسێک بێت هێواتای شانزەی سێ نەجاتبوونی ئەو کۆمەڵە شەیدەیە نەجاتیان بۆ لە کورسان و تەواو هیچ مانایەکی تری نییە نەجاتیان بۆ ئەوان مردنەوە ئەوان زیینوی نەمەش مردینەوە هەرەوەی حەلاکەی ساوەڵە ئەوان ڕەحاترن لە ئێمە زۆر کولانەوەی برینەکانی ئێوەیە بە زیاترەوە خۆی ئێمە لەو مەسافە لە دایک نەبووین لەو شانز بڵێن لەو ساڵە لە دایک نەبووین بەڵام ئەو جیلە نین بەڵام بەخوا ئەو جیلە مرتاحتر بوون تا ئێمە کە مردوون و نەجاتیان بوو ئەوانە جاتیان بووی ترێمە سێمە ماوینێت خۆ ئەزانەکەی شانزەی سێکتر تێوە سەرمانە ئەمانە حەلیان ئیمڕۆیە هەر شانزە سێتەوە سەرمانە نەوە یەکەمی تر تێتەوە جارە پەلەمان نی ئێمە شەی بینین جیل نییە بڵێ جیلی هەر ئیمساڵە و هەر ئەو جیلەیە بینایان ئێمە نەمان بینە ئێمە شەی بینین زۆرانە دەسوەیەکە ببینین لە شانزەی سیا بەڵێن زۆرە درێ بە خەڵک بەڵێنی درۆ ئێمە خۆمان پیانە نزانین چین ئیتر بەڵێنە دنیا بەڵێن نادەن ئارزەی خۆیانە خۆمان نەزانین کین ئەوانە چیزە ئینسانێکن چۆنن درۆزنن تر خۆ ئینسان کە درۆی کرد بەخوا ڕووشی ڕەشە لای خوا و لای خەڵکیش پێویست ناکە هیچی تریان لەسەر بوتری ئەمە و دەڕابەیە کە لە مێژووی خەڵکی هەڵەبجەدا دەوترێت هەڵەبجە بە چەشنی ئەم دەڕابەیە بەرز ئەکرێتەوە لەلایەن بەرپرسەکانەوە دواتر ئەو دەغیلەیەی کە پڕ ئەبێ لە ناو دوکانەکەی هەڵەبجەدا هەر لەلایەن بەرپرسەکانەوە خاڵی دەکرێت و دواتر هەوڵ ئەدەن ئەم دەڕابەیە جارێکی تر دابخەنەوە و بەجێ دێڵ تاکو ساڵێکی تر واتە قفڵێکی دیکە ئەوای لێ دەدرێت و ئیتر خوا گەورێت تا ساڵێکی دیکە ئەو قفڵاگەر ژەنگ کات یاخود ژەنگ نەکات بۆیە لە دیلی هەڵەبجەیەکاندا پێیان وایە مەسئولەکان تەنها وەکو دوکانێک و دەڕابەیەک سەیری هەڵەبجە دەکەن و هیچی دیکە کێشەکە پارە خواردنەکەیەوە هەرەوەی لەم شەشن لەم دەڕۆژە ئەیبینی کارەبا هەموو شتێک بەس لە دوای دەڕۆژەکە حساب کە سووریایەکە مووسڵام لە حساب کە مووسڵەوە کاولیەکە حەچی بەرپرسەی ڕۆژی شانزەی سێ وعدێکی درۆی نەئەدا و فەرچێکە دایە خەن و ئەو ڕۆژە هەڵیەکردو داینانن بڕۆ ناکەم ئەم شانزە بڕۆ ناکەم داینە بەس بەردەکان داناوە لەوتە شانزە سێگەی تر ترافیکە بکەویتە کارە هێواتای شانزەی سێ نەجاتبوونی ئەو کۆمەڵە شەیدەیە نەجاتیان بۆ لە کورسان و تەواو هیچ مانایەکی تری نییە مێژوویەکی زۆر ڕەش و نەگریساویە پەلای ئەمەوە لە شانزەی سێ کە یادی ئەکرێتەوە چیتان بۆ ئەکرێت
هیچ شتێک تەنها چەند قسەیەکی گەورە و هیچی ترمان بۆ ناکە تەنها داخێکە دووسان دووبارەوە بەسەرمانە لە دڵمانە دووبارەیەکەنەوە و ئەڕۆن و هیچی تر هیچ بۆ ناکرێت کە شیانی بوون بێت دەوتری هەڵەبجە وەکو دوکانە سەیرەکرێت دەڕابەکەی هەڵەدرێتەوە دەخیلەکەی خاڵی دەکرێت و دواتە دەڕابەکە داخرێت تا ساڵێکی تر ڕاستە بە تاکی دوایە بە تاکیدەوە پیشەی هەموو ساڵێکیان هیچ شتێکمان بۆ ناکەن شیاوی ئەوە بێ کە دڵێکمان پێی خۆش بێت هەمیشە لە شانزەی سێدا دێن و چەند قسەیەکی گەورەمان بۆەکەن و هیچی تر تەنها چەند وشەیەکە و هیچی تر هیچ کردارێکیان بۆ نییە سێری ئەم شارەکە پێم وا بێڵە هەفتەیە دوای شانزەی سێ بەڵێ و ڕۆژەیەکە کیمیاکەی بەسەراکراوە هەمومان چی لە ڕوخساری هاو خەڵکەکانی چی لە شێوەی ببینە بڕۆ سنێ و کۆڵانەکان سێرکە تەنها چەند خانوویەکە دروست کراوە لەسەر ئەرکی هاوڵاتیان خۆی و ما باقی هیچ شتێکی بۆ نەکراوە ئێسش لە هەمووی ناخۆشتر هەستاون لە بری ئەوەی سیمایەکی جوان پیشانی کە سوکاری شەیدانکەن هێنانەوەی فڕۆکەیەکە کە هەر ڕۆژێ هەر تاکێکی ئەم شارە بیبینێ وا دەزانێت ئەو ساتە وەختەیە کە فڕۆکەکە کیمیایەکەی کردو پیان فڕۆکەیە هێنانەوەی بۆ ئێرە جگە لە خەمی سوودەگیتری نییە جگە لە خەمی سوودێنەکەی تری نییە هێنانەوەی چەندە ناخۆشە لەوە ناخۆشترە کە ساحب فڕۆکەکە کە فڕۆکەوانەکە بەدەستی لایەنگرانی سیاسی ئێرە ئازاد کرا قوربانێکت داوە دایک و باوکم لەگەڵەوە شاخۆم بەرکەوتەی کیمیایی کەمەندامم زیندانی سیاسیم ئێستا ئیشە چییە؟ نەخۆشم لە ماڵەکەوتم بەس عیلاج بەکارێنم ئیش ناکەی؟ نا توانام نی چیتان بۆ کراوە؟ هیچ لە چ ڕوانگەیەکەوە هەڵە برسیت لە ڕوانگەی ژیانەوە لە ڕوانگەی خۆشگوزەرانیەوە خۆشگوزەرانیمان نییە ئێمە وەک بەرکەوتانی جێی کیمیایی هیچ کاتێک خۆشگوزەرانیمان نییە لەبەرەوەی ئێمە بەڕاستی ساڵانە هەموو شانزەی سێک دەسەکەن بە یادکردنەوەی بەرکەوتەکان بین خاوەنی کۆمەڵە ئیمتیازات بۆ خۆیان بەکارێن دەسەکەن بە شانزەی سێ بە حساب یادی کیمیابارانی هەڵەبجەمان بۆکەن ئێمە یادمان نایەوە بەرکەوتەکان ئێمە کە سوکاری شەید یادمان نایە بە هیچ شێوەیەک ئێمە تەنها 4-5 داواکاریمان لە حکوومەت هەیە ئەمانەمان بۆ بکە ئێمە حسابکە خۆمان هەم کاتێ یادی خۆمانەگەن پێویستمان بۆوان نییە داواکاریەکانی ئەمە یەک ئەوەیە ژیانی بەرکەوتانی جێی کیمیایی بە هەموو شێوەی پارێزراوی عیلاجی وەک پێویستی بۆ بەکاربهێنرێت دووەم داواکاریمان من بە ناوی سەرجەمیانەوەم قسەیەکەم لەبەرەی ئێستا حالەن نزیکەی 90 نەفەر تا 100 نەفەر هەمویان کۆمەڵە ئیشان هەیە من ئیشەکانیان بۆ جێبەجێەکەم داواکارەکانی ئێمە ئەوانن بۆ حکوومەتی هەرێم و بۆ وەزیری شەیدان و بۆ هەموو بەڕێزەکانی ناو حکوومەت یەکەم شت کارتی بێبەرامبەرمان بۆ دانن بۆ هەموو عیادە دکتۆر و خەستەخانەکان دووەم شت پاچەزەوی دابینکەن بە سەر بەرکەوتوانی چەکی کیمیایە کە خۆمان تیاچین نەوەکانمان دوای خۆمان بتوانن لە شوێنەکە ئیسراحەت بکەن سێەم شت پابەندی مافەکانی ئێمە بن بە ناوی ئێمەوە هاوکاری ئەنێردرێ بۆ عێراق و بۆ هەڵەبجە بۆ کوردستان ئەخرێتە جانتەکانی بندەستیان و ئەیبەن لەم ڕابەکە ڕاستە بەتاکید ڕاستە من وەک بەرکەوتەی کیمیایی بە ناوی سەرجەم بەرکەوتەکانەوە قسەیەکەم هەر کامێکیان وتیان ئێمە گلێمان هەیە تۆم قسە کردووە ئامادەم لە بەردەم مەزارەکە ڕۆژی شانزەی هەر هەمووی بکاتە ناو چاوم لە کاتی خۆشیدا ئێمە موچەمان پێویستە چونکە عیلاج بەکارهێنین سێ مانگ جارە موچەمان دەمانگونی 2 مانگ جارە موچەمانە دێنێ کە حسابی خۆ دەیکڕی بەڵێ لێرە بین لەسەر حسابی خۆمانەی کڕین ئێستا من وەکو خۆم خۆی سێ مانگ جارە سەرەمە بچم بۆ دکتۆر 2 ساڵ و 8 مانگە من سەردانی دکتۆرم نەبینیوە چەند جارێک چوومەتەوە بۆ وەزارەت شەیدان داوام کردووە هەرەڵەن جارێ وەسێنراوە کەواتە یادکردنەوەی شانزەی سێ بۆ هەڵەبجەکان چ سوودێکی هەیە و چیتان پێ بەخشێ هیچ مانایەکی نییە لەبەر ئێمە معاناتی ترمان هەیە پێویستە معاناتەکانی ترمان بۆ جێبەجێ بکرێت جا بانگمانکەن بۆیە شانزەی سێ ئێمەش گەرمتر لەگەڵیانە بجوڵێنەوە بەڕێزت خودایە فرسەتم بەی خەمی ئەم خەڵکە نەمکوژێت خودایە فرسەتم بیت خەمی ئەم خەڵکە زمانم لە گۆ نەخات خودایە فرسەتم بیت خەمی ئەم خەڵکە دەمارەکانی مێشکم ڕانەوەستێنێت ئەمە ئاهو نزولەی خەڵکە ئەمە ئاهو نزولەی
خەڵکی بەشمەینەتی ئەم شارەیە ئەمە ئاهۆ نزولەی چەندین نمونەی خەڵکی ئاوایە کە بەرکەوتوی چەکی کیمیاییە و کە ژیانی ئاوا دەگوزارێت خوددایە خۆت بە ڕەحمی خۆت ئاگاد لە حاڵی ئەم خەڵکەیە و دەزانیت ئەم خەڵکە ژیانی چۆن دەگوزارێت خوددایە بایتر بەس بێت هەڵەبجە قوربانی دیکە نەدات هەڵەبجە باوەکو دەغیلەیەکی لێنێت پڕێکەن و دواتر خاڵی بکەنەوە و هەڵەبجە نەبێتە ئەو جێگایەی نەبێتە ئەو بازاڕەی نەبێتە ئەو دوکانەی کە ساڵانە پارەی تێدا پەیدا بکرێت ئەمە ئاهو نزولەی خەڵکە و ئەمە داواکاری خەڵکە و ئەمە ژیانی خەڵکە کە لە 16 هەموو ساڵێکدا ئەم خەمانە دووبارە دەبێتەوە لە ساڵی 1970ەوە لەگەڵ هاوکاری کامێرەمانم هاوکار عەلی پەیامەکانی هاوڵاتیانی شاری هەڵەبجەی خۆشەویستمان بۆ گواستنەوە هیوادارین خەمەکانی ئەمگاتە شوێنی خۆی و ئاوڕێن لێ بدرێتەوە تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت